کردووە بە کوڕڕاو بناسێنێ و گوێگری بین. پێش 6 مانگ لە شاری سلێمانی کرد ناسانمان کردمانەوە. کتێبی کوڕڕام هزر ساڵانە دەرەچێ ئەمە ژمارە یەکەمیەتی هەموو ساڵە بەپەی پلان لە مانگینەوە دەسەکرێت بە وەرگێڕانی کۆمەڵک بابەت کە لە دەوروبەری مانگی سێە چاپەکرێ. ئەم کتێبە خۆی لە کۆمەڵک وەرگێڕانە بینێتەوە کە 11 وەرگێڕ کاریان تیا کردووە، هەنێکیان لە ماوەیەکی کۆنە خەریکی ئیشی فکری و کللتوریەکانی ئەم شارن کە وەرگێڕی دیارن و وەرگێڕانەکان لە زمانی ئینگلیزی و عەرەبی و وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. پێش دموکراسی ئەمەوێ سەرتا لەسەر خودی کتێبی پێش دموکراسی کتێبێکی هزری سیاسیە و خاڵی سەرەکی لە باسی ئەم کتێبەدا مناقەشەی سەرەکی لە باسی ئەم کتێبەدا ئەوەیە کە ئێمە وەکو کورد لەبەردەم دوو پرۆسەی گرنگدەین، پرۆسەیەکیان بنیادنانی نەتەوە و پرۆسەی بنیادنانی دەوڵەتە، پرۆسەیەکیان ئەرکە دیموکراسیەکانن. هەردوو پرۆسەکە دوو دیوی گلۆبال دوو دیوی جیهانیانەیە، بەڵام ئەم مناقەشەیە زۆر جار ئەگەر بێت و بە ئاراستەیەکی دروستە نەڕوات ئەبێتە هۆی لاوازکردنی پرۆسەی یەکەم کە مەسەلەی بنیادنانی دەوڵەت و نیشتیمان و پرۆسەی بنیادنانی نەتەوەیە. وەک زۆربەتان ئەگە سایتە هەتا بینی ئێمە بڵێتەوە مۆماڵبڵاوێتەوە هەرمان ئەو بابەتەش لەدا تەکنیکی بەوەی دوی کە ستافی تەکنیکی لە سلێمانی زیاتر یەکەم چارەکیمان ئێمە لە سلێمانی دەستێتێت. ئێمە لایەنی جێبەجێکاری ئەم پرۆژەیەن کە لەلایەن وەزارەتی ناوەخۆ حکوومەتی هەرێمی کوردستان بڕیا لەسەر ئەم پرۆژە درراوە. ئێمە چەند ڕۆژێکە ئیشەکەن لە بازگەی سلێمانی تاکو و عەربەت کە نزیکەی 11 کیلۆمەترە. ئێستا ئەمە لەو جێگایە ناستان بە دروستکردنی ئەم سامەیە بەڕووی شوفێران لە ڕووی کوالێتەوە کوالێتێکی زۆر زۆر بەرزیەیە. مادەکەمان ئەوروپی مادەی دانیمارکە بۆ شەوان بۆ بەرەو شوفێران کە لە کاتی باران باریندا دەبریقێتەوە. ئەوانەی کە تووشی کۆڕۆنا بن بەپێی ئەو زانستەی کە هەیە لەوانەیە بەرگریەک وەربگرن بەرامبەر بە نەخۆشیەکە بۆ ئەکسەرێتی بۆ ماوەی 6 مانگە. تابان دوای 6 مانگ یان ساڵێک کە تێپەڕی ینی ئەو بەرگریە لە دەستپێوی سانانە کەمە بێتەوە لەبەرەوە چانسی توشبوونیان وەکو ئەوانەی لێتەوە کە ڤایرۆسەکەیان نەگرتووە. لەبەرەوە کوتان تابان کوتانیش ئیتر بێ دەوری بێ و ساڵانە بێ. هەر کەسێک خۆی داوە دوای چارێکێک دەتوانێت بچێتەوە لای ئەو کاتبە. دیارە ئەوە وەجبەی یەکەمی کوتانە پێکوتەی کۆڕۆنا. یەکەم وەجبە بۆ پزیشکان و کارمەندانی سنتەری کۆڕۆنا و هەروە نەخۆشخانەی کۆڕۆنا بەشی وقایەکان هەر لە ڕانی و قەڵازە و هەروەها قەواری هەموو ئەو شوێنانەی کە لەگەڵ نەخۆش ویان لەگەڵ ئەو کەسانەی کە دێن بۆ چارەسەر. چەند ماستە؟